خاڵێکی سەرەکی هەیە کە ئیکەمە دەستپێکی دەرسەکەی ئەمڕۆ هەر لەسەر ئەوەی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ کە ئیمامی ابن حەجەری عەسقەلانی لە کتێبی فەتح الباریەکەی خۆیان لە مجەلەدی 12/280 باسی هێناوەتەوە و فەرموویەتی زۆر کەس لەم زەمانەی ئێمە هەروەکو وتمان ئیخوانی مەشرەبەکان و مەرجئەکان و هەموو کردویانە بە حوجە و بەهانەی خۆیان کە گوایە سيدنا عمر رضای خوای لێبێ متفق نەبووە بە کامیلی لەگەڵ سيدنا ئەبوو بەکرا لەسەر تەکفیری ئەو کەسانی کە زەکاتەکەیان نەداوە. ئەوەش طبعا ئیمامی ابن تەیمیەش ڕەحمەتی خوای لێ بە ڕەدیان لێداتەوە. ئێستا باسی هەردووکیانەکەم لەوە. ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێ بە لەو شوێنەیە لەو مجەلەدی 12/280 باسی ئەوەکە کە هەندێک کەس وا تێگەیشتون لەوەی کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ کە بوو بە خەلیفە دوای 2 ساڵ و 3 مانگەکەی ئەبوو بەکری سدیق سەروەت و سامانی ئەو کەسانەی جێڕاندەوە بۆیان کە هیمانە زەکاتەکان بووی لە زمانی سەیدنا ئەبوو بەکرا لیان وەرگیرا بوو. ئەمەش دەلیلە لەسەرەوەی کە ماڵەکانی پێ بە حەڵاڵ نەزانیوە بۆی گەڕاندوونەتەوە. ئەمە بووە بە حوجەی ئەو کەسانە کەوا ئەزانن لەبەر ئەوەیە کە سەیدنا عومەر ڕەزای خوای لێ بێ بە کافری نەزانیون بۆیە ماڵەکەی گەڕاندۆتەوە. بەڵام ئەمە بە هەڵەداچوونە چونکە سەیدنا عومەر ڕەزای خوای لێ بێ سەروەت و سامانی فقط ئەوانەی نەگەڕاندەوە کە زەکاتیان نەدابوو سەروەت و سامانی ئەو کەسانەشی جێڕایەوە کە مرتەد بوون کە باوەڕیان بە پێغەمبەرێتی موسەیلەمەی کەذاب هێنابوو یا باوەڕیان بە پێغەمبەرێتی طولەیحەی ئەسەدی هێنابوو کە هەر کافر بووبوون نەک هەر ئەوانش تەنانەت سەیدنا عومەر ڕەزای خوای لێ بێ سەروەت و سامانی ئەو عەرەبە جاهیلیانەشی جێڕایەوە کە لە جاهیلیەتی یەکتریان کوشت بوو غەسبیان کردبوو لە یەکتری ئەوەشی هەر جێڕاندەوە. ئەوە کەوابوو عیلاقەی نییە بەسەر ئەوەی کە تەنها لەبەر ئەوەی مانع الزەکات بوون ئەم ماڵەکەی جێڕابێتەوە بەسەریانە. ئەوەش تەفسیلێکی لەسەر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ زۆر بە تەفسیل و وردەکاری ڕەد لە شیعە داتەوە لە کتێبێکی بە نرخیا کە ناوی منهاج السنة النبوية لە مجلدی 6 لاپەڕە 349 کتێبێکی گەورەیە تحقیقاتی ڕەشاد سالمە میسریە کە کردوێتی باسی ئەو تەفسیلە ئەکا کە بۆچی سەیدنا عومەر ڕەزای خوای لێ بێ ئەو ماڵەی جێڕانەوە بۆیان لەبەر ئەوەیە کە ئەسڵەن پێی وابوو کە ئەوانە زەلیل نەکرێن سەروەت و سامانیشیان وەرنەگیرێ. هەروەها لە زمانی سەیدنا ئەبوو بەکرا ڕەزای خوای لێ بێ 2 ساڵ بوو هەندێکیان نەفی کراون یان هەندێکیان شوێنەکانی خۆیان گۆڕی بوو وەکو ئەوانەی کە بەنی حەنیفە بڵین ئەوانەی کە لەگەڵ موسەیلەمەی کەذابا بوون شوێنی خۆیان گۆڕی بوو لە یەمەن نەمابوون هاتبوون بۆ کوفە. سەیدنا ئەبوو بەکر مراقبەیە کردن متابعەیە کردن لە زمانی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ گەڕابوونەوە بۆ ئیسلامەتییان باشتر وەرگرت بوو ئەو کاتێک تر بڵێن هەموو مسلمان بوون سەروەت و سامانی بۆ گەڕاندبوونەوە. لەو کتێبە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بە زۆر بە تەفسیل باسی ئەوانە ئەکا.